سڵاو ئەم کاتتان باش هیوادارم ساڵ و سەلامەت و تەندروست بن. ئەو تەندروستی کە بە وەرزش بەدەست دێ زۆر جیاوازە بەو تەندروستی کە دەبینی تووشی نەخۆشیێک دەبی سەردانی پزیشک دەکەی دواتر بە حەبوو دەرمان بەدەستی دێنی یا ڕەب کەس نەخۆش نەبێ و بازاری پزیشک و دکتۆرەکانیش هەمیشە کەسات بێت. بۆ بەرنامەی ئەمڕۆ مامۆستایەکی زۆر بەڕێز هاوڕێیەکی زۆر خۆشەویست مامۆستا فەتی عەباسم بانکێشت کردووە کە پێشتر سەرۆکی یەکێتی هێزی لەشی کوردستان بووە و کۆمەڵێک چالاکی و خزمەتێکی یەکجار زۆر گەورەی کردووە بە وەرزشوانانی ئەم بوارە ئەوانی هێزی لەش. ئێستاش ناوبژیوانی نێودەوڵەتیە لە هێزی لەش، ینی مامۆستا فەتی عەباس دەتوانێت لە پاڵەوانێتیەکانی ئەوانی کە زۆر بەناوبانگن ناوبژیوانی بکە. ئەزمونێکی یەکجار زۆری هەیە. ئەمڕۆ دەم هەوێ یەکەم پرسیارم شەڕی لەگەڵ بکەم، ینی دەشم هەیەوی جواب داتەوە. دوای بەرنامە چاوی ماچ دەکەم و دڵی نەهێشێت. مامۆستا فەتی عەباس لەوە دەست پێ دەکەم، جوانی وەرزش لە وەرزشکردنەکەدا هەیە. چۆنە ئێستا لە کوردستان وەرزشی هێزی لەش و لەشجوانی و بەرزکردنەوەی قورساییتان تێکەڵ بەیەک کردووە لە کاتێکدا هەر جوڵەکانی جیاوازە و ئەو هێزەی کە لە هێزی لەشدا پێویستە لە لەشجوانیدا پێویست نییە، ینی خۆ دەرخستنی ماسوولکەیە لەوێ لێرە بەرزکردنەوەی بۆاتان لێ کردو یا بۆ وای لێکراوە وەرە پێشتر. زۆر سپاس بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە کاک محەممەد، فرسەتەکی باشە. پرسیارەکەشت لە جێ خۆیتی ڕاست دەکەی، هەر سێ یاری تێکەڵ بووە. ئەوە چەند هۆکارێکە. هۆکاری یەکەم دەوڕاست زۆر بووە، برا گەورە زۆر بوو لە ناوەڕزش، ڕاکێشانە، لێژنە ئۆڵمپی لەلایەک، نوێنەرایەتی لەلایەک، بەڕێوەبەرایەتی گشتی لەلایەک، دام و دەستگاکانی تریش لەلایەک و یەکێتی وەڕزشەکانیش لەلایەک. خۆی یاریزان ئەگە یاریزان بیفعلن بێەوەی سەرکەوتوبی دەبی یەک یاری بکاتن تاکو بتوانیتن سەرکەوتوبی لە کارەکەی خۆی. مامۆستا جەنابەت هەمیشە ئاوای یا زۆر لە دوایی یا زۆر لە پێشەی نەختێک بۆ مای قسە بکە مای قسە بکەن. یاریزان ئەگە بیەوێ سەرکەوتوبی دەبی یەک یاری بکاتن هەتا بتوانی سەرکەوتن بەدەستبینی و بەردەوامی لە سەرکەوتنەکەی، نەک بێتن لە هێزی لەش دێتە ناو یاری هێزی لەش پێنج پرێسێک دەچیتن پاشان دەستەوە بەرزکردنەوەی قورسایی کە 2 ساڵە پاڵەوانتی نەکرا دێتە خواری لە پاڵەوانتێک، پاشان ئەگەر لەش جوانی هەبیتن بچی لەش جوانیش بکاتن لە هەیە کەچی سەرکەوتو نابیتن. مامۆستا دەبینی کچێکی ناسک و نازدارە، یاریزانی تۆبی پێیە، یاریزانی بالەیە، یاریزانی پایسکل سواریە، لەنە کاو ڕادەبینی لە فەیسبووکەکەی وێنەیەکی خۆی دادەنێ ڕاهێنەری لەش جوانیە، ڕاهێنەری هێزی لەشە. کەمی ئافرەت ئەوە هۆکارە یا ئەوەی کە ئەم بەڕێزە لە وەرزشەکەی خۆیدا سەرکەوتونە بووە یا ڕێگەی پێناجبی بێ بەڕاهێنەر یا پارەی تێدانە ئەوە بۆچی دەگەڕێتەوە؟ خۆی ڕاستەکەی ئەوە هەڵەکی گەورەیە. مەسەلەن فعلەن دەبینی پاڵاوانێکی زۆر باشە لە پایسکل سواری یان لە شەترەنجی یان لە هەر یاریشکە کاتێکی دەیبینی لە هۆڵەکی بوویتە ڕاهێنەر و زۆریشان کە بوونە ڕاهێنەر ئەو بڕوانامەی نییە کە بتوانی خزمەتی پێ بکاتن. ئەوە زانستەکەی هەیە زانستی نییە. مەسەن پاسکل سواری لە جوانی دەزانی ڕاهێنەراتی بکاتن بێ ماسوولکەکانی و بەهێز بکە یان چێشت بینتە خوارەوە یان چێشت بەرزکاتەوە. زۆر جار هەندێک لەو خەڵکەی کە سەردانی هۆڵەکان دەکا تووشی پێکان بووینە و تووشی نەخۆشیش بووینە لەبەر ئەوەی ئەو ڕاهێنەرە وەکو پێویست ڕاهێنەراتی پێ ناکات. مامۆستا لیژنەیەک هەیە کە نوێنەری ئەگەر هەڵەنە بم پارێزگاری تێدایە هەروەها
مامۆستا ئەحمەد ڕامبۆش کەسایەتێکە لە بەڵێ ئەم لیژنەیە خاتو نازیش هەر بەم شێوەیە کافتن ناز و چەند لایانی پەیوەندیدار دەگەڕێن بەسەر هۆڵە وەرزشەکاندا. بەڵێ دەتوانم بڵم جەنابێت لەگەڵ هەندێک کەسایەتی وەرزشی جوان کۆڵەگەی وەرزشی هەولێرن. تیاندا هەیە لەو هۆڵە وەرزشیانەکە یەکەم شت بڕوانامەی هەبێ و نەزانێ، بڕوانامەی نەبێت و بزانێ، یا ئەوەی کە هۆڵەکەی ڕێگە پێدراو نەبێ، هۆڵەکەی ستاندارد نەبێ، شتیوە هەیە؟ بەڵێ هەیە. هۆڵ هەیە سێ یاری تێدا دەکرێتن کە ئەو لێژنە چووە پێیان ناخۆش بە ئەو لێژنە چووە گوتێت و لەلایەکی دەرێ من مەسەلەن تایکواندۆی دەکەم، لەلایەکی لەش جوانی دەکەی، لەلایەکی هێزی لەش دەکەی، کوا بڕوانامەی لەش جوانیت؟ بەڵێ نیتی. کوا مۆڵەتت؟ نیتی. ئەو لێژنەیە کە پێک هاتووە بە فەرمان پێک هاتووە، بە فەرمانی فەرمانی پارێزگار و لێ نوێنەرایەتی پارێزگار و یەکێتی لقی هەولێری لەش جوانی دەسەڵاتی تەواویان درایتێ کە دەستنە ئەو هۆڵانە ئەگەر مۆڵەتیان نەبی مۆڵەتی مانگەچیان پێ دەدەن بچن ئەو کەم و کوڕیانێک کە هەیتیان تەواویکەن لە دەرهێنانی مۆڵات لە پەیداکردنی مەسەنم بخول بکرێتەوە بڕوانامایان هەبێ ڕاهێنەرەکانی کچان و کوڕان مانگەچیان داینێ، بەڵام ئەوانە بەوەی ڕازینیان دایانەوە کەس سەردانیان نەکاتن. مامۆستا فێک دەزانیانی چی؟ فێک چیانی؟ مەسەلەن فەیسبووکی فێکە، چوزانم ژمارەی فێکە، ینی بە ژمارەی نەناسرا و دەبینی فەیسبووکێک بە ناوی مامۆستا فەتحی عەباس دروست دەکردرێ، وێنەی جەنابیشتی لێ دادەندرێ و هەڕەشە لە خەڵکی دەکا. ئەمە فێکە وایە؟ باشە بۆ هەڕەشە لە ئەو ئەندامانی لێژنە دەکردێ بە تایبەت ئافرەت لە کاتێکدا بەرپرسیارەتی پێدراوە؟ من هەردوێنێ بە تەلەفۆن قسەی لەگەڵ دەکردم، دەیکوت هەڕەشەم لێکراوە، هەڕەشەم لێ دەکردرێت، تەنانەت هەڕەشەم لێ دەکردرێت دەڵێن ئەگەر بێت و لەو چالاکیانت بەردەوام بی ناهێڵین لە وەرزشەکەشا بەردەوام بی. ڕاستە فەیسبووکی فێک هەیە بە ناوی خەڵکیکە دای دەنێن و هەڕەشەش لە خەڵکی دەکەن و هەڕەشەش لەو خاتونەی کرایە ئەوە هەمووی هۆکارەکەی حەسادەتە، حەز ناکەن ئەوە بێتە پێش، کەسایەتێکی باشە، ئینسانێکی باشە، بڕوانامەی هەیە، ینی هیچ کێشەکی نییە و بە فەرمانیش لەگەریان دەچیتن، بەڵام خەڵکی مەتەقەبولی ئەوەی ناکاتن. بەرپرسیارەتی ئەوەیە بە دوواداچوون بکات لە دروستبوونی ئەو بڕوانامە و ئاست و توانا و ستانداردبوونی ئامێرەکان و تەنانەت حەمام و چەکوزی و پاکوخاوی هەموو شتێک. کاتێک کە تێبینێکی هەیە یەکەم شت کەسێک بە تەنیا ناچێ، لێژنە لیژنەیە وایە، وەختێک لیژنە دەگاتە ئەو ئامانجە کە بۆ نمونە ئەم ئامێرە ئەگەر بێت و یاری پێ بکردرێ، ئەگەری هەیە یاریزان بکەوێتە ژێر قورسایی ئەم ئاسنانە و دەستی بشکێ، بۆ دەبی پێی ناخۆش بێ بڵە بیگۆڕە. باشە ئەگەر نازەش نەبیتن هەر یەکەش کە باید بۆە بچیتن. من ناوم نەدێ مەبەستم هەر ئەگە ئەوش نەبی هەر یەکەشکەبی هەر ئەویش دەبتی یەکە دەبتە هەدەبێکی بتر، ئەوە تەنها دەستا هۆڵی کچەکان ناستی پیاوەکان، ئەوان پیاوەکان دەری ئەمە لە سەرەوە دەبین لەگەر پیاوەکان قسێ دەکەن هۆڵی پیاوان و ئافرەتانمان هەیە، ئەوە دەستەی ئافرەتەکان بزانێت کەم و کوڕیەکان چییە، دێتەوە پیان ڕادەگەینی کاکە ئەو کەم و کوڕیان هەبوو، بڕوانامەی هەبوو، بڕوانامەی نەبوو، ئاگاداریان دەکاتەوە، ئەوانیش بانجی خاوەنەکەی دەکەن، مۆڵەتی مانگەچی دەدەنێ بڕۆ ئیشی خۆت تەواوکە وەرەوە ئەگەر نەزارشکە بینەوە ئەمە احتیمالە هۆڵەکەت دابخێن بە پێی یاسا. بەڵێ مامۆستا فەتحی لە ئەو کاتێک کە جەنابەت وەرزشت دەکرد، وەرزشی بەرزکردنەوەی قورسایی بوو دواتریش هێزی لەش، بەڵێ ئەو کاتی ژوەکو ئێستا پرۆتین هەبوو، تاوکەرە خۆراکیەکان هەبوو، دەرمانە وزە بەخشەکان هەبوو، چونکە ئەوانەی کە باسم کردن بۆ وەرزشوان وەکو بڵقی سەرئاون، ئەمڕۆ پێدڕادەگات و دەدگەێنێتە ئامانج، بەڵام دوو بەیانی پوچ دەبێەوە. ڕاستە جەنابەت ماشەڵڵا ئێستاش
پیاو ناوێرە دوورادووری سەیرت بکە هەبوو والله یا مادە خۆراکیەکانی ئێوە هەرە و قەیماغ و ماست و ڕۆن و کەرەی خۆماڵی بوو ئەمە هەموو خۆماڵی بوو باوەڕکە کەرە وز هەبوو گۆشتمان دەخوارد ئەو خواردنانەی کە هەبوو ینی خواردنمان دەخوارد و ئەمن بە فکرندە کە دەچینە پاڵەوانتەکان کە خۆمان چێش دەکە دوای ئەو دەچین نی مریشک یا مریشکێکمان دەهینە دەما خوارد هی حتا خۆرماشمان نەدەخوارد باوەڕکەیانی هیچ مادەچی و زەباخش نەبوو ئەوەی جەنابەت باسی دەکەی ئێستا لە هەندێک یاری هەیە بە تایبەتی لەش جوانی بابرێن ینی دێتە سەر مەسرحەکە دێتە سەر ستێژەکە تەمەشایکە ئەلێرانێڕە تەمەشایکە یان ئێرە تەمەشاکە سینگەوان تەوان هەموو ڕوتەوە نیە تەمەشایکە هەموو جێگای دەرزی دیارە پێوە دیارە و دەرمانی وزەبەخشی بەکارهینایە پرۆتینی بەکارهینایە تێکەڵی کردیە بەڵام ئەوە کاتیە فترش کە نامینێتن تووشی نەخۆشی و مزاعفات و تووشی جەڵتەی دەکاتنە من یەک لە پاڵەوانتەکان لە لوبنان بووم 2008 پاڵەوانتی هەبوو بە ڕئیس وەفد چوو بووم یاریزانێکی لوبنانی بوو هاتە خوارەوە زۆر قەڵەو بوو نێزیکی 200 کیلۆ دەبوو لە هێزی لەش وڵاتی لوبنان بوو هاتە خوارەوە سڕەیوی هات لە بۆ دبنیەکەی هە لە پەنا پەردەکەی دەرزێکیان لێدا کە بتوانێ ئەو ئاسنە هەڵگریتم بە چای خۆم دیتم دانیشتم ئەوها کە هاتە بن ئاسنەکەی باوەڕکە هەر لە ئاسنەکەی دانیش خین لە لوت و دەوی هات ینی پاشان پرسیمە پاشی چەند ساڵە گوتیان وەفاتی کردیە ئەو یەک لە کاریگەریەکانی مادە و زەبەخش ئەوەی نازانی کاریگەری هەیە و بەس بەکاری دێنیتن ئەوە کاتە چی کاتی و دوایە تو گوتنی پووز دەبیتەوە و حتا تەسیل لە نەزۆچی دەکا بەنسبەت ئافرەتان ئەگەر تەمەشاکی ئەوانەی بەکاردێنن سەر و چاویان هەموو زیبکەیە دەنجیشیان گۆڕاوە مامەستا لە فیسبوک ئەو ڕۆبۆ خوای یەکێک لە ڕاگەاندن کارەکان قسەی لەگەڵ یاریزانێکی عەرەب دەکرد ینی دەنگی زۆر لە دەنگی من و مامەسافەت نێرانەتر بوو پاڵەوانە و قارەمانە و ئەوە لە دوا ڕۆژدا من باش دەزانم کاریگەری خراپی لەسەر ژیان و لەسەر تەندروستی و شتی دەبێت جێگای خۆیەتی من سڵاو و ڕێزێک بنێرم بۆ دوو کەسایەتی یەکیان مامەستا تاهیر کە بەداخەوە ئەو ماوەی باری تەندروستی باشنەوە هیوادارم باش بێت ساغ بێت سەلامەت بێت تەندروست بێت چونکە خزمەتی یەکجار زۆری بە وەرزشی هەولێر بە تایبەتی کردەوە بە تایبەتی بۆ خۆشی پاڵەوانی بەرزکردنەوەی قورسایی بووە ئەوانێکی ئێستا سینگیان دەدەنە پێش و دەڵێن ئێمە پاڵەوانین بە جۆرێ لە جۆرەکان شاگردی ئەم بەڕێزە بوونە دوو هەم کەس مامەستا بورهان عەلی جومعە هۆکار چییە ئەم زاتە جوانەش هەر کاتێک کە پێشبڕکەیەک هەبێت لە هێزی لەش و لەش جوانی هۆڵەکەی بە هەموو ئیمکاناتەوە دەداتە بەردەست ئەم کەسانی کە لەوێ پاڵەوانتی دەکەن بڕوات هەبێ مامەسافەتحی پاڵەوانێتی پیاوان خۆشە کە تۆ گوێی لێ ڕادەگیری دەبینی بە هەندانێک تاوا دێ بەزی ئافرەتان من جارێک هات مشکی سرم چوو هێشتا بەرەو ئاسن نەچوە قیژە و هەرا و هورەیە و دەست پێ دەکا سپاسیان دەکەم مامەسافەتحی جەنابەت سەرۆکی یەکێتی بەرزکردنەوەی قورسایی بووی هێزی لەش بووی خانەنشین کرای ئێستاش کە پاڵەوانتی هەر لەوێی چی گۆڕاوە بەس ڕوخسارەکان گۆڕاوە ئەگەر هەما هەر لەوێن دەرێنە بە ڕوح و بە گیان لەگەڵیانین ئەمە خانەنشین نەکرێن ئەوە دیارە بڕیارێک بوو چواردە سەرۆکی یەکێتی هەموو یاریەکان گوتیان ئەنگۆ ماوەکی زۆرە لەو پۆستەی خۆتانن برادەرات کە بابینە جێنگۆ ئەمەش بابند بین بە بڕیارەکەی لە هەموو یەکێتیەکان سەرۆکی یەکێتی پێش و وەکو هاوکار مایەوە لە ناو وەرزشدا کەمەک هایە بەجێهێشت بەجێهێشت بە یەکجاری نەبوو هاوکار و بەری عادز بوو بەجێهێشت تەنها ئەوەی مایتەوە مامۆستا بورهان عەلی جومعە تاکو ئێستا بەردەوامە بە خۆی بە هۆڵەکەی خۆی بە ماڵ و منداڵی و بە ئاسنی خۆی دەست خۆش بێت هەرێ وەڵڵا مامۆستا فەتحی عەباس ڕاهێنەرێک
موچەی چەندە بۆ نمونە ڕاهێنەری هۆڵێکی وەرزشیە لە چەند بۆ چەندی پێدەدرێت ڕاهێنەر هەیە لە 400,000 هەیتی هەتا نێزیکی 700,000 شەیە مانگانە بەڵێ و دەبێت ئەنجامیشی هەبێت دەبی ئەنجامیشی هەبیتن و یاریزانیشی لە بندستی زیاد بکاتن و بتوانێتن ئەو یاریزانانەی کە دێنیان ئەو خەڵکەی کە ڕوو لەو هۆڵە دەکاتن سوودیان وەرگرتبی دوو زۆر خەڵک هەیە دێتەوە خەڵکێک هەیە دێ چێشی خۆی زیاد دەکا خەڵکە چشەیە دێ چێشی خۆی دێنتە خواری لە بۆ ڕەشاقی دێتن خەڵکە چشەیە دێ لە بۆ پاڵاوانەتی لەوەی حەز دەکاتن نمایش بکاتن لە تەمەنی جەنابەت ناپرسم ئەوە بانەهێنی بێ باشە بەڵام جەنابەت لە وەرزش قازانجت کردووە زەرەرت کردووە مایە باش هاتوویەتەوە چونکە ئێستا وەرزش هەندێک کەس وەکو بیزنس سەیری دەکات هیچ کەسێک ئەگەر هاتبیتە ناو وەرزش بیەوێ قازانجی مادی بکە قازانجی مادی ناکەم تەنها قازانجی معنەوی و ڕوحیە و خۆشەویستیە و ڕێزگرتنە و ئەوەندەی کەسێک تەندروستی ئەو لەگەر هیچ نییە یعنی ئێستا بە پێی تەمەن جەنابەت خۆت بە سەلامەت و تەندروستتر دەزانی لەو کەسێک کە وەرزش ناکە بەڵێ زۆریش ئە من تاکو ئێستا تەمەنم 61 ساڵە دەمەیڵێ ئاشکرای لە ساڵی 75 وەرزش دەکەم بەڵێ دا نەبڕایمە و داش نابڕم ئینشاءالله خۆم بە زۆر گەنجی ئێستا ناگۆڕمەوە لە چ ڕوویەکەوە لە هەموو ڕوویەکەوە تەندروستی تەواو الحەمدلله لەگەڵ ئەو کەسەدا هەیکە قەڵەوە و وەرزش دەکات یا ئەو کەسەی لاوازە و وەرزش ناکات دەبی هەردووچی بیکەن وەرزش پەیوەندی پرسیارەکەم دەبی یەکیان هەڵبژێری قەڵەوە وەرزش دەکات بەردەوامیش وەرزش دەکات بەس قەڵەویشە قەڵەوە بەڵام وەرزش دەکات لاوازە دەڵێ وڵای من لاوازم جا وەرزشم بۆ چێ بۆ وەرزشێ بکەم کامیان بەدڵترە خۆی قەڵەوەکە کە دەیکاتن دەبی دەبی باشتربی دەبی خۆراکیشی باش نەک بەس برێ وەرزش دەکەم و هەمان خۆراکی خۆی بخوە نمونەکەت بۆ دەینمەوە یاریزانەکە بوو کە وەرزش خلاص دەبوو دەچوو سەر و پێی دەخوارد هەموو ڕۆژێ دەهاتەوە قاعی تەمەشا دەکرد لە باتی چێشی بێتە خواری چێشی 5 کیلۆ زیادی کرد بوو گوتیە ڕاهێنەرەکەی گوتی مامۆستا ئەم لە باتی هاتی مێرە ئەوەندە پارەی دەدەم ئەم چێشم زیاد کردە گوتی ئەو خۆراکەی لۆمدانەی ئەتوو دەی خۆی ئەوانە گوتی ئەرێ وەڵا گوتی وەڵا بەس یەک شت هەیە من هەموو وچی خلاص دەبم مێریان پێشی بێ مێرانە دەستم سەر و پێی دەخۆم ئەو کو دێتە خواری چێشها نەمشیجانی بێ مامۆستا جەنابەت کەسێکی خاوەندە سەڵاتی ناوەرزشی کوردستان بووە بەڵێ با ڕاستگۆ بین لە ئاست و ئەدای وەرزشی کوردستان ڕازی یا ڕازینی ئەگەر ڕازی تا چەند لە سەد ڕازی ئەگەر ڕازینی تا چەند لە سەد ڕازین لە یاری خۆم یان لە بەگشتی بە شێوەی گشتی نەخێر هیچ ڕازی نیمە ینی وا هەستەکەی ئێمە نەمان توانیوە وەرزشوانێکی سەرکەوتوو بە وڵات بناسێنین کە شانازی پێوەکە بۆ نمونە پاڵەوانی ئۆلمپیک بێت پاڵەوانی جیهانی بێت پاڵەوانی چونکە پاڵەوانی وڵاتانی عەرب بەڕاستی پێمابی زۆر قرس نییە نەخێر زۆر ئاسانە وانە هەر زۆر ئاسانە بۆ یاریزانی کورد نیم بچم دەوێ یاری بکەم هەر لە بۆ یاریزانی کورد زۆر ئاسانە دەستکەوتەکە ئەو دەستکەوتە هەیە کە تۆ دڵت پێی خۆش بێ ئێستا بەڵێ نەخێر نییە هۆکارەکەی پێم گوتم ئەو سێ چار هۆکارەیە بەڵام ئێستا ئەمە لێژنەی ئۆڵمپی کوردستانمان هەیە یاسای نییە باشە لە 2007ەوە ئەو لیژنە ئۆڵمپی دانرەوە بەبێ یاسایش دەکاتن یاسای نییە یاسایی نییە یاسای نییە عێراقیش دەرێ ئەتو یاسایینی ینی هەم یاسای نییە ڕکابەریشیان هەیە و زۆریش زاروەیە کێشە لە بۆ یاریزانی کوردیش دروست دەبێتن کە دەستەوێن دەرێ و هەتا ئێستا ئەو لێژنەی ئۆڵمپیا کە ئەمن یەکێک بووم لە سەرۆکیێشتە وەرزشەکان ئەمن لە شوێنێک کە ئاوی بخۆم بەردی تێناگرم بەڵام ئەوە واقعات دروست هەتا ئێستا نایانتانیوە هەڵبژاردەشی کوردستان دروستکەن بە ناوی لێژنەی ئۆڵمپی ئەوزە هەر یاریەک بی تەنها سەفینکانە بیتوانی هەڵبژاردەی کوردستان لە تۆپی پێ بباتە دەرەوە
بەس ئەو توانی دەستی خۆشببی نمونەی زۆر بیتن. مامۆستا فەتحی ماوەیەک لەوەی پێش کۆمەڵێک ڕاهێنەر دەورەیان پێ بینرا لەلایەن ئەگەر هەڵن بن بەغداوە بڵێ پارەیەکی ناسک و نازداریشیان لێ وەرجی زۆریش دواتر بڕوانامەشیان پێدرا وایە ئێستا لە ماڵە وابزانم دانیشتون ناتوان کار بەو بڕوانامەیە بکەن وابزانم لە قەتعیان گرتۆ لە دیواریان داناوە و جارجار سەیری دەکەن بۆچی ئەمە فێڵ نییە؟ ئەوە بە خۆیان فێڵیان لە خۆیان کردیە. چۆن ئەوان هاتن گوتیان خولێکی ناو بژوانی و ڕاهێنەری دەکەینەوە لێرانە ئەوەی بەشداری دەکات لە یەک خول 100,000 ئەوەی لە هەردوو خولبی 150,000 ئەوەی پاشیوەی ناسنامەشی وێ 15,000 لێ وەردەگرین. بەڵێ هاتن خەڵکەکی زۆر هات لە کچان و کوڕان هەبوو لە سلێمانی هات هەبوو لە کەرکووک هات هەولێر زۆر هات دەور و بەرەکە هاتن بەشداریان کرد نێزیی 70-80 قاعەکەی بەڕەوەلاتی گشتی وەزش پڕ بوو هەندێک جار جێ نەبوودا بنیشی هەمووی لەو ماوەی ئەم خۆلم نەدیتە یەکەم ڕۆژ محازەڕە بی دووەم ڕۆژ ئەتوو بڕوانامەت بداتێ دوو ڕۆژ بوو خولەکە ڕۆژێک بۆ ڕاهێنەری بوو ڕۆژێک بۆ ناوبژوانی بوو بڕوانامەجوانی ناهێزی لە شدەرم بڕوانامەیاندانێ پارێکی باشیان پێخەکردنەوە نێزیی سەروی 15-17 میلیۆن دینارێک بوو و ناسنامەشیان لۆ کردن پارەکەشیان لێ وەگرتن دوای ناسنامەکانیان بۆ ناردنەوە گوایە ئەوانە دەکرێنە ڕاهێنەر و دەکرێت ناوبژوان ڕاستە ئەوان بەکو ناوبژوان ناوبژوانن بەڵام تاکو ئێستا یەکێتی هێزی لە عێراق یەک ناوبژوانی پێ نەکردوون ئەوانە کە بەشداری ئەو بە تایبەتی ئافرەتەکان دەرێ ئەمە نەپاڵەوانێتی ئافرەتان دەکەینەوە نەڕێگاش دەدین ئافرەتان بێن بەشداری بکەن یانی ناوبژوانی بکەن لە پاڵەوانەتی پیاوان. لە پاڵەوانێتی پیاوان من هاتم سەردانم کردن بەڵێ لەوێ یەک دوو خاتونم بینی ناوبژوانیان دەکرد وەکو خۆت کە ناوبژوانێکی نێودەوڵەتی تا چەند لە ئاست توانە ئەدا ئی ناوبژوانی ئافرەتان ڕازی بە تایبەت ئەوانەی کە لە کوردستانن بڵێ زۆریان پێویستە نەگەیشتینە ئەو ڕاددەی کە ئەمە دڵمان پێخۆش بی هەڵی دەکەن ڕاستە هەمومان هەڵی دەکەین بەڵام ئەمە پێیان دەرێن مەسەلەن ئەو هەڵانە دووبارە نەبتەوە جاروە بوو هەڵەکان لە چیدا ماڵەکان جابا پێت بڵم بۆ نمونە پێنج پرێسە دیارە ینی گە کەسێک ئۆرجی نەکەوی دەزانێ ئەم جوڵەیە ڕاستە یا هەڵی تێدا یا هەر وەک کۆند ئەو بەرزکردنەوەی کۆندەی پاڵەوان بایستین پیاوانی کوردستان وەختێک تەواو بەرزکرایەوە دیارەوە هەڵەکە لە چیدایە هەڵەکە تکنیکیە یا خێرا دەنگ هەڵبڕینە ئیچیە هەڵەکە لە ناوبژوانەکەیدایە بە تەواوەتی یاعازەکەی خۆی دەنجی ناگەین تێ یاریزانە کە زوو دەست پێ دەکاتن و کە هەڵەکە دەکاتن هەندێک زار تەرکیزی لە سنێستە تەمەشای هەموو یاریزانەکەی بکاتن سێ ناوبژوان مندانەیە یەکی لای ڕاستەکە نەبی تەمەشای قاچی بکە هەردوو لە ئەویچ کەش ئەوی ناوە ڕاست دەبی تەمەشای دەستی و سەری بکاتن هەڵ نەبڕین لەگەر نێکی هەرنەستی ئەنی ئەوانە کە ئەو هەڵانە دەکەی هەڵنەستێت نێکی ئەوەندەی بەڵێ ئەوانە نابی هەستی لە سەمەستە دەبی لە سەمەستەبەکەی درێژی کرد بیتن یان هەیە قەوسی دەکاتەوە بەس دەبی هەر بە قەوسەکەی ببینێتەوە ینی خوارد دەکاتەوە ئەوانە هێشتا ئەو ناوبژوانانەمە پێویستیان بە زۆر خوول هەیە و پێویستیشە بێن لەو پاڵاوانتیان دانیشن هەتا لەگەرمە بن هەتا فێرمە بێنە سەسکەی خۆیان هەیە بڕوانامەی وەرگرتووە بۆی کە بەشداری پاڵەوانتەکان بکاو ئێستا هەر جوابی تەلەفۆنیش ناداتەوە وازشی لێینەوە هەیە ئەوەی جەنابەت گوتت لە هەوڵەکەیدایە و ناو لایلە و ناو زامخانەیدایە و قسەی دەکەی دەری ئەمە ناوبژوانێکی عراقیمە یان ئەم ڕاهێنەرێکی عراقیمە بەڵام هەتا گوستی عراق بخۆی نەبرتە پاڵاوانێتەکان جگە لەوەی ئەمە یەک ناوبژوانی کەرکووکمان برد لە بۆ خولەکی نێودەوڵەتی کە دەربچی لێرە لە ئیمتحانەکەمان کردن لە شاری حلەپار بەڵام یەکەچیان دەرنەچون 10 کەسمان برد بوو لە عێراق لەوێ اختیبارمان کردبوون ئەمە من لە سەریان چاودێر بووم پرسیارەکانماندانەیە کەسیان نایانتوانی دەربچن لەبەر ئەوەیە کە دەستە ناوبژوانی نێودەوڵەتی لە دەرەوەی وڵات نێزیکی 90 پرسیاری لێدێ خلالی 2 ساعتی دەبێت بە ئینگلیزی جواب داتەوە هەر لەسەر مۆبایلەکە خۆی
یعنی ئێستا ئاستی ناوبژیوانی هێزی لەش لە کوردستان لە چاو عێراق چۆنە و عێراق لە چاو جیهان چۆنە؟ عێراق لە ئێمە لە پێشترە لە زۆر شتی بە تایبەتی لە هۆڵەکان چکە هۆڵی تایبەتی هەیە بە هێزی لەش و زیاتر بایەخی پێدەدرێتن لەلایەن بەرپرسانی وێندەرێ و هۆڵەکانیشان زۆر پێشکەوتووە و کۆمەڵێک یاریزانی پیاوها لە پیاوانم دەرێم لە پیاوان ئەوان لە پێشکەوتونە بەس لە ئافرەتان ئەمە لە پێشتری لەوان زۆریش ئەوانش لە چاو جیهان تقریبا هەندێک پاڵەوانێتی ئاسیا یەکەم دووەم سێم دەینن نەگەیشتنە ئاستی یەکەم بینن لە جیهانیش بەس یاریزان ناوبژیوان هەیە پاڵەوانەتێکی جیهانی بەڕێوە بچێ کە ناوبژیوانی کورد دابنیشێ ناوبژیوانی عێراقی دابنیشێ ناوبژیوان لە جیهان بەڵێ هیچ یاریزار هیچ ناوبژیوانێکی کورد هەتاکو ئێستا بەشداری نەکردووە لە ناوبژیوانەکردنی پاڵەوانەتەکانی عەرەب و جیهان جگە لە من کە ناوبژیوان نێودەوڵەتیمە لەبەرەوە تەنوا پێ دەرم نایەن بە لە ناوبژیوانەتی عێراق کچەکان دەرم ها کوڕەکان نا کوڕەکان بەشداریان کردووە و کاریگەری باشیان هەبووە و زۆریش سەرکەوتوونە. مامۆستا فەتحی عەباس ئێستا ناوبژیوانی نێودەوڵەتی هێزی لەش هەروەها سەرۆکی پێشووی یەکێتی هێزی لەشی کوردستان کە بەڕاستی یەکێک لە یەکێتی هەرە چالاکەکان بووی بەخێربێ بۆ کوردستان 24 کوردستان 24 ماڵی هەموو وەرزشوانێکە بەبێ جیاوازی هەر کەسێکیش بەڕاستی لە خۆی ڕادەبینێت بەشداری بەرنامەی وەرزشیار بکات خەمێکی هەیە گرفتێکی هەیە دەنگی ناگاتە هیچوێ من لە خزمەتی دام لە جیاتی مایکێک دوو مایکی لە پێشدادنێ من بەس سەیری دەکەم و گوێی لێ ڕادەگرم. کوردستان هەر ئاوەدان بێ خواتان لەگەڵ بێ.